دەوام کراوە بەڵام لە بەشێکیان دەوامی یاسایی بەڕێوەچێت. ئەمەش پرۆسەی خوێندنی لا خەزاکە لە دووڕیاندا هێشتۆتەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی خوێندنیان بایکۆتکردنی مامۆستایان پێم نێرمان جەلال جەباریمان لەگەڵایە لە چەمچەماڵ. جەلال سڵاوت لێبێ، قوتابخانەکان داوامیان تێدا کرێ یان مامۆستایان بایکۆتی خوێندنیان کردووە؟ سڵاو کاک عەباس لە تۆ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ. دیارە وەک لە هەواڵەکە ئاماژەت پێ کرد لە بەشێک لە ناوەندەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ دەوام ئاساییە و لە بەشێکیان بایکۆتە. دیارە ئەمەش تا ڕادەیە گرفت بۆ هەم خوێندکار هەم بۆ قوتابی دروستەکە بۆ پێی ئەو خوێندنگایانە یاخود ئەو ناوەندانەی کە دەوامی تیا ئەکرێ منهەج لە منهەجا ئەڕۆن و ئەو ناوەندانەی تری خوێندن کە بایکۆت دەکرێت دیارە لە منهەجا دواکەوە. من بۆ کۆی هەم داوامکردن هەم بایکۆتکردن ئێستا لای بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵم بەڕێز مامۆستا جەهانگیر مەحەممەد. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم هەڵوێستی وەکو بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ لەسەر ئەو ناوەندانەی خوێندن چییە کە بایکۆتیان کردووە؟ وایە پێتان وانە ئەو ناوەندانەی کە بایکۆتەکەن و ئەوانی کە دەوام ئەکەن ئەمە دوو جیاوازی دروست ناکات بۆ خوێندکار؟ بەڵێ بەتاکید بەخێربیان سەرچاوم. بەدڵنایەوە ئەگەر وابێ ئەوە بە شتێکی خراپان جیاوازی دروستەکە لە مثلەن پرۆگرامەکان لە قوتابخانەیەک بە شێوەیەک ڕۆ لە قوتابخانەیەکتر بە شێوەیەکی تر دواکەون شتێکی خراپە. بەڵام ئەوەندەی ئێمە بیستی بێتمان بایکۆت نییە. ئێستا بە خۆتان نەزان نزیکی ئیمتحاناتی کۆتایی کۆرسی یەکەمە. هەندێک لە قوتابخان و خوێندنگاکان ئەویان تەواو کردووە منهەجی کە دیاری کراوە بۆ کۆرسی یەکەم تەواو بووە. خەریکی ڕاکێشانی پرسە بە خۆتان نەزانن کێشەی کارە بۆ نەبوونی کارەوە ڕاکێشانی پرسەر هەندێک لە بەڕێوەبەرەکان بە شەوان دێنەوە پرسە ڕاکێشن. ئەوانەی منهەجیان تەواو کردی بێ یەک دوو جا مەسەلەن ئاگام لێ لە هەندێک لە قوتابخانەکان مامۆستابان خوێندکاری کردووەتەوە ئەوەی کە شەرحیان کردووە پێشووتر دووبارەیەکەنەوە. ئەوانەشی تەواویان نەکردووە بەردەوام و تاکو ئەوەی کە تەخسیس کراوە بۆ وەرزی یەکەم تەواویکەن. بەڵام وەکو بایکۆتی هیچ قوتابخانەیەک بایکۆتی نەکردووە. ماوەستا ئەوەی ئێمە بڵین کە مەیدانی گەڕاوین یعنی چەند قوتابخانەیەک داوامی تیادا ناکرێت لە سنووری بەتایبەتی ناحیەی شۆڕش ناحیەی تەچێ و ئێوە بڵین چه ئاسانکاریەکتان کردو بۆ مامۆستانی کە لە دەرەوەی شارن یعنی بۆ پێ ئێوان ڕوبع موچەیەک وەرەگرن ئایا لە هەوڵی بڵین دابینکردنی هۆکارەکانی گواستنەوە بۆ مامۆستانی دەرەوەی شاری هیچ ئاسانکاریەکتان کردووە؟ وەڵڵاهی ئەوە لە دەسەڵاتی ئێمەیانە ئێستا بەڕاستی هەم حکوومەت ناتوانێت سیارە یاخود کری سیارە دابینکە بۆ مامۆستا و ڕێژەشیان زۆرە لە هیچ شوێنێکیشە ئەوە نەکراوەتە لە چەمچەماڵا بکرێت. بەڵام ئێمە لەگەڵ بەڕێوەبەرەکان قسەمان کردووە و کۆبنەوەشمان کردووە لەسەری ئەوەندەی ئەکرێ بەپێی ئەو خشتەی وانەکان کە هەیەە هاوکاری مامۆستا بکرێت کەمترین هاتوو چۆ بکە. ئەوانانێک هەیەی بۆ نمونە لە ڕۆژەکانێک دووانەی هەبێت لە ئەو ڕۆژێکەوە دێت هاتوو چۆکە بە هەر پێنجوانەکەی هەبێت بەم شێوەیە بتوانین هاوکاریان بکەین هەم ئەوانش هاوکاریوان بکەین و لە میوانەکەت بپرسی یاسایی بڕۆن. جەلال ئەگەر لە میوانەکەت بپرسی کۆمنتی لەسەر بار و زروفی گوزەرانی مامۆستایان چۆنە ئەو ڕوبع موچەیی کە بە دوو مانگ جارێک وەریەگرێ ئەکرێ مامۆستا مولزەم بکرێ بە دەوامی قوتابخانەکانەوە؟ مامۆستا هاوکارم ئەپرسێ کۆمنتی لەسەر بار و گوزەرانی مامۆستایان چۆنە وەکو بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ئایا لە ئێستایە یعنی بڵین مامۆستا کە بە دوو مانگ جارە ڕوبع موچەیەکی پێ ئەدرێ ئەکرێ مولزەم بکرێت بە دەوامی تەواوەتیەوە؟ زۆر خراپە بار و دۆخی گوزەرانی مامۆستا زۆر غەدری لێکراوە بەڕاستی. ڕەنگە هیچ چین و توێژێکی ترۆکو مامۆستانە بێت چکە گەر فەرمانبەر بێ ئێمە ڕێز و حرمەتمان هەیە بە سەرجەم فەرمانبەران بەڵام لە فەرمانگەیەکە فەرمانبەری ڕەنگە گەر ئیشی مانگێکشت خۆ بێتەوە بە دوو ڕۆژ بتوانی چارەسەری بکەیت. بەڵام مامۆستا پیشێکی بەردەوامە ئیشێکی بەردەوامە ڕۆژانەیە بێ ڕۆژانە تەواجدی هەبێ لەبەرەوە مامۆستا ناکرێ لە هەفتەیەکە ڕۆژێ دوام لە هەفتەیەکە دوو ڕۆژ دوام کە فەرمانگەیەکی کە بەڕاستی غدری لێکراوە بەڕاستی مافی خوراوە. بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێمە ئەوی کە ئەیبینین و تێبینیمان کردووە دڵسۆزی مامۆستاکان بۆ نەوەی دوا ڕۆژ بۆ پیشەکەیان خۆشەویستی پیشەکەیان وای کردووە ئامادەیەکانمان هەر هەمووی هەر 6 ڕۆژەکە داوامەکرد. مامۆستا کۆ تا پرسیارم هیچ مامۆستایەک ئەگەر بایکۆت بکرێت لەسەر بایکۆتکردن سزا ئەدرێ لە ئێستا؟ ئێمە تاکو فەرمانی سەروی خۆمان پێ نەبێ ناتوانین کە سزا بین. هەچ کاتێک کە فەرمانمان پێکرێ ئێمەش فەرمانبەرین و ئەوەی کەوا فەرمانمان پێکرێ بێجێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ جەلال جەباری پێم نێرمان و میوانە بەڕێزەکەیان.